ئەم کاتتان باش خۆشحاڵم کە لە ئەڵلقەیەکی تری ئەم پۆدکاستە لەگەڵ ئێوەم لەگەڵ میوانێکی ئازیز میوانێک کە دۆستێکی دێرینی خۆمە. ئێمە ماوەیەکی درێژمان لە ئەمنی سلێمانی بەسەربرد لە گرتوخانی ئەمنی سلێمانی نزیکەی 8 مانگ ڕۆژگارێکی سەختمان تێپەڕاند. ئەگەرچی پەروەندەی ئێمە و پەروەندەی ئەوان جیاواز بوو، ئەوان 5 کەس بوون، ئێمە 2 کەس بووین، بەڵام وا ڕێکەوت کە هەردوو لا پێکەوە بە یەک ڕۆژ لە ئەمنی سلێمانی و گوازراینەوە بۆ ئەمنی عامی بەغدا پاش 4 ڕۆژ لە 21 دوانزەی ساڵی 1970 چوینە بەردەم دادگای شۆڕش کە پێڵێن محکەمەی سەورە. میوانەکەی من کاوەیە کاوە تۆفیق کاکاوە ئەوەی کە لەبیرم بێ کاکاوە گیان بەخێربی. بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ ئەم دیدارە. کاکاوە ئەگەر بەبیرت بێ ئەو ڕۆژەی لە دادگا هاتی نەدەرەوە بە یەک سیارەی کەپس، هەمان ئەو سیارەی کە لە ئەمنی عام و ئێمە هێنا بوو، ڕۆشتین هەتا بەردەمی ئەبوو غرێب لەگەڵ ئێمە هاتن، ڕاست لە دەرگا ئێمەیان دابەزاند، لەوێ ئیتر لە یەکتری جیابووینەوە. ئەمەوێ بزانم لە دوای ئەوە چی ڕوویە، چکە یەکێک لە برادەرەکانی ئێوە جا یان تۆ بووی یان یەکێک بوو لەو 5 کەسەی ئێوە دوای 6 مانگێک یان زیاتر کە لە ئەبوو غرێب یەکترمان بینیەوە، وتی باسی ئەو فترەیەکە کە لە ئێمە دابڕان، وتی قیامەتمان بە چاوی خۆمان بینی. من ئەمێ باسی ئەو قیامەتەم بۆ بکەی ئەمڕۆ. ئێوە لە دوای ئەوەی لە ئێمە جیابوونەوە چیتان بینی؟ زۆر سپاس کاک سەلام جان. ئەوەی ڕاستی بێ هەر وەک بوو بەڕێزت ئاماژەت پێ کرد، ئێمە بەیەکەوە لە ئەمنی سلێمانی و گوازراینەوە بۆ ئەمنی عامە، دوایەوە بە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ وابزانم بردیانینە بەردەم بەناو محکەمەی شۆڕش یا با بڵێن دادگای شۆڕش محکەمەی سەورە. ئەوە بوو ئێوە با بڵێن حکمی 15 ساڵتان بەسەر سەپێنرا، ئێمە تەئجیل کراین بە هەمان ئەو کەپسەی کە لە ئەمنی عامەوە ئێمەیان هێنا بوو بۆ دادگای بەناو دادگای شۆڕش بەناو محکەمەی سەورەی ئەو کات بردیانی بەرەو ئەبوو غرێب بەڕێکە و کەپسەکە. ئێوە وابزانم 3 کەس بوون کە حکم دران، تۆ کاکە ڕزگار، وابزانم کاکە جەمال، هەرسێکتان ئەگەر بەبیرم جەمال ڕاستە پوزای باوکم بوو جەمال، بەس قەزەکەی ئەو جیاواز بوو، ئەو لەگەڵ گروپێکی تر گیرا بوو، گروپەکەیان زۆر بوون، بەڵام پەروەندەکانیان لە یەکتری جاکردنەوە. بەڵێ جەمال بە تەنیا ئەو ڕۆژە لەگەڵ ئێمە هات، هەر ئەو ڕۆژەش یەکترمان بینی، ینی ماوەیەکی ئەو 8-9 مانگەی کێمە لە ئەمن بووین یەکتریمان نەبینی بوو. ئەو بەیانە کە ئەگەر بەبیرت بێنایان خوێنینەوە لە قاعینۆ ئێمەیان هێنایە دەرەوە لە حەوشەکە ڕیزیان کردین بۆ ناوی کەسێک گەڕانیان نەزانین لە چ ژوورێکە، تا هەندێک شپرزە بوون ئەگەڕان بۆ بەس من کە گوێم لە ناوەکەی بوو لە خۆم وتم تۆ بڵێ جەمال بێ، وەختێک هێنایان فعلان سێنم کردەوە. بەڵێ جا کاک سەلام کە ئێوەیان داوەزان ئێمەیان بردەوە بۆ محکەمەی بۆ با بڵێن هەر بە هەمان کەپس بردیانینەوە بۆ ئەمنی عامە. لە ئەمنی عامە دایان نەگرتینەوە جاریشتر، چونکە ئەمنی عامە جەنابەت دەزانی خۆشتر بوو، با بڵێن بەندێتی لەوێ خۆشتر بوو تا ئەمنی سلێمانی. لەوێ خواردن هەبوو، لەوێ تێکەڵی هەبوو، لەوێ مەسەلەن ژوورەکان قاعەکان قاعی سەجن هەمووی شیش بوو، قەفەس بوو، یەکتری مانەبینی. ئەمان توانی لەگەڵ مەسەلەن 3 ژوور 4 ژوور قسە بکەین برادێکە لێ. هەرەگەر بەبیرم بیاوزەم دەرگای قەفەزەکانیش ئەکرایەوە. بەڵێ لەم قەفەزەوە توانی بچیتایە بۆ قەفەزێکی تر، خواردنیش هەبوو. ئێمە گرفتی سەرەکی ئێمە کە زۆر ناخۆش بوو بەڕاستی، ئەو بەسەلەن شەڕە دەرونیە کە لە سلێمانی لەگەڵمان هاکرا لە ئەمنی عامە باشتر بوو. ئێستا ناوی ئەمنی عامە زۆر قورسە لای خەڵک، کاڵی ئەمنی عامە ئیتر هەر لە خۆیەوە شپرزا بێ و ترسێک و دڵەڕاوچەیەکی تووشە بێ. بەڵام باوەڕ دەبێ ئەمنی بەڵێن عامە زۆر خۆشتر بوو لە ئەمنی سلێمانی. ئێمە حەزمانە کرد 4-5 ڕۆژ ماوەیەکی تر زیاتر لە ئەمنی عامە بێنینەوە، بەڵام بەداخەوە
لەو کەپسەدایان بەزانین سواری ساری کەپسی تریان کردین بەرەو سلێمانی بەو گەرمە هێنانیەوە بۆ سلێمانی کە هێنانینەوە بۆ سلێمانی دایان بەزانین لە حوشەکە ڕایان گرتین مفۆزێکی بەدناوی خراپ و شەڕەنجێز هەبوو بەناوی مفۆز تارق کە بە ئەسڵ کوردیش بوو خەڵکی مووسڵ بوو بەرەو ڕوومان هاتوو بە چێبڵێکەوە بۆچی هاتوونەتەوە ئێوە لە محکەمەی سەورە بۆچی تەجیل بوون دیارە ئێوە پەشیمان بوونەتەوە لە محکەمەی سەورە بۆیە تەجیلان کردوون بە چێبڵ تێمان کەوت هەر چەروتمان بابە والله ئێمە نەپەشیمان بوونەتەوە نە هیچ محکەمە ئێمەی نەبینیوە بەس ئەوەنە قەرارەکاتۆتە دەرەوەی و تەجیلن ئیتر ئاگامان لە هیچ نێ بەرحاڵ کاکە سەلام بردیانینەوە ئەو دۆزەخە باوەڕ دەبێت بۆیە ئەڵین دۆزەخ بۆیە ئەو برادەرە وتوێتی نازان من ئەو قسەم لای بەڕێزە نەکردووە ڕەنگە هاوڕێیش ترم لەو پێ ئەبوو شاخەوان بووە دۆزەخێک بوو ئەمنی سلێمانی خۆت ژیانت یا بردووەتە سەر ئەو ماوەی هەژ نۆمانگەی کە بەیەکەوە بووین دۆزەخێکە چونکە ئاو نەبوو معنی بە سەڵ ئاومانەگەر هەفتەی ڕۆژێ ئاویان بۆ هێناین بە سوەندە چەند سەڵێکمان پڕەکرد ئەو سەڵە ئێمە ژوورەکانە و کاتی کە جەناب لێ بوو ئەبزان هەمووی 20 کەس 15 کەس بۆ 20 کەس 25 کەس بەیەکەوە بووین بەڵام دوای ئەوە خەڵکیی زیاتر گیرە ژووری ئێمە بوو بە 45 کەس 46 کەس ئەم پێشەشدە بە ئاوا بەشی خواردنەوەی ناکرد کە ئەش خواردەوە ئەوەگە گەرم ببوو يعني ئیتر بۆ ناخورایەوە دوای ئەوە مەسلەی مرافق و ئەمانە ئاو بۆ مەسلەی تارات و بۆ دەستنوێژ و چکە زۆر برادرمان هەبوو نوێژێ کرد نەمانێشت مەسەلەن لە سەڵ ئاوەکان دەستێژ گرێ هەر کوپێکمانە ئەمان و بەوە زیاتر چکە بەشی ناکردین ئاوەکە خواردن لەو ژوورێ بوونەوە ئێمە لە کۆمەڵی ژوورمان پێکەوە وازان لە ژووری هەشت پێکەوە بووین ئەگەر بیرم بێ ئەزانم بەس فترەیەک ژووری حوت ئەو ژوورە بوو کە ئەوانی لە محکەمەوە گەڕانەوە تەجیل بوون چاوەڕی حکومەکانیان بوون ئەچونە ژووری حەودەوە چونەوە ناوەڵا ئێمە باوەڕ ناکەم شتێکی وا هەبوو بێ کاک سەلام بەو ناوەی کە ژووری حەوت ئەوانی کە لە محکەمە تەجیل کرێن و بێنە ژووری نازانم ئەوە بەڵام ئێمە احتیادی سەر سێ چوار کەسێکمان لەو پێنجە سیانمان بۆ ژوورێک بۆ ژووری وابزانم نۆ بوو نە قاعید نۆ بوو ئەوە ژووری پێنج عفوم کە دوانەکەی تریش چوونە ژووری چوار احتیادی تێکەڵی خەڵکەکە بووینەوە یعنی ئەوە نەبوو خەڵک بوونەوە بەڵێ تێکەڵی برادرانی گرت و ئەوانی کە بڵێ زیندانی بوون تێکەڵیان بووینەوە اینجا وەکو بۆم باس کردی کاکە سەلام خواردن زۆر خراپی بەسەر هاو سێژەمیانە هێنا لە بەردەمی دەرگاکە بەیانیان هێنا لە بەردەمی دەرگاکە فڕێیانەیە ئێمە لە پەنجەرە پشکۆلەکەی مشەبەکەی دەرگاکە و سێرمانەکرد بشک تەراتێ لێنی تیا کرد ئێوارە هەر سێژەمەکەیان بەیەکەوە هاینێ وەرە تۆ خواردنەکەش تەڵان کەم بوو پەرداخێک برنج مەسەلەن پەرداخێک نیسک دوو سەمونی پچکۆلەی ئەو کاتە تەڵان گەنمە شامی بوو ئار نەبوو تێرە پێ ناخوارد دایمە برسیمان بوو دائما يعني هیلاک و خیال يعني باوەڕ دەبێ من دیار شەو خەوم بە خواردنەوە بینیوە لە باتی خەو بە ئازادیەوە ببینم يعني مەراقێکی زۆرمان چەش ئەو مودەی کە وازام نزیکی 4 مانگێک ئەگەر يعني زەینم درۆم لەگەڵ نەکات 4 مانگێک ماینەوە جاریشتر برجانینەوە بۆ محکەمەی سەورە و حکم دراینەوە بۆیە ئەو برادەرە وتوێتی دۆزەخ تەنانەت شتێکی تریش خوێیان بۆیە هێناین پاش سێ چوار ڕۆژ مدیری ئەمنی سلێمانی لەگەڵ مەجموعە هاتنە ژوورەوە بەرچێ بڵ تێمان بەرە بوون لیانیان و کواخوەکە لەکوایە بۆی خوێکەمان لێسەنەوە ئەی باشە خوێمان بۆیەن و بۆچی لێمانە سێنەوە هەر ئەوە بوو ئەنویست شەڕی دەرونیمان لەگەڵکە لە ڕووی دەرونیەوە تەحتیممان کرد تۆ لە ژووری 5 بووی کەواتە یان ژووری 4 ژووری 5 چەند کەسی تیا بوو ئەو وەختی ئێوە چوونەوە والله ئەو شوێنەی ئەو ژووری 5 نزیکی 46 کەس بۆ 47 کەسی تیا بوو ئەوەی بەبیرم بێ لە ژووری 5 ژەو برادرانی تریش نزیکی 40 کەسی لێ بوو یعنی خەڵکیی زۆر گیرا بوو ئەو ماوەی کە ئێمە گەڕاینەوە تەجیل بووین ئەو مدەیە خەڵکیی زۆر گەڕایەوە ئەو کاتێک کە لەگەڵ جەنابە بووم وازام هەر 15 کەسێک بوون لە ژوورێکە
بەڵام ئەو کاتی کە گەڕاینەوە تەجیل بووین لە محکەمە خەڵکیشی زیاتر گیرە نازانم ئەم هەموو خەڵکیان چۆن هێنا چۆن دەزیریان کرد ئیتر ژوورەکان بەرناکە و قاعەیەک هەبوو ئەگە بەبیرێ بێ پێیانەوە قاعینۆ خۆمان لێ بووین جەناب نازانم ئەو کاتی کە جەناب لێ بوو چەند کەس بوون باوەڕ دەکرد باوەڕ دەبێ و قاچیان نەکرد بەناو قاچی یەکان سەردەمێک 150 کەسی تیا بوو وەختی پۆلیسەکان گیراون ئەو کاتی پۆلیسەکان ئەخ زۆرینیان لە وابزانم لە قاعینەوە بوو 150 کەسێک بوون بەڵێ بەهەرحاڵ ئێوە ئەو ڕۆژەی کە لەگەڵ ئێمە بوون حاکمتان نەبینی نەخێر بەس تەجیل کراین چوینە ژوور ینی چوینە ژوورەوە بەڵام وتیان تەجیل یعنی چونە بەردەمی حاکم قسەتان نەکرد هیچ هیچ قسەمان کرد نە هیچ یەکسەر بڕیاری تەجیل بوونی کەواتە ئێوەیان بۆیە گەڕانەوە ناو زیندانیەکانی تر چکە پێم وایە شتێک هەبوو هەتا کە منیش لە ئەمنی سلێمانی بوو ئەوانی کە لە محکەمەوە گەڕانەوە نیانێ شتێکەڵی ئێمە بنەوە ئەگەر بەبیرت بێ وەختی لە ژووری هەشت بووین بۆی هەواڵی ئەو برادرانە بزانین کە چوبوون بۆ محکەمەوە هەندێکیان تەجیل کرابوون گەڕابوونەوە ئەو دەستەکانی سجن با ئەوە تۆزێک ڕوونکەمەوە تەوالێتەکانی هەموو پێکەوە ڕەبت بوون چکە ژوورەکان بەڕیزیەکەوە بوون هەمویان پێکەوە بەسترا بوون لە ڕێی تەوالێتەکانەوە ئەنجا ئێمە ئەوەنم بەکارێماناوەکو تەلەفۆن بەڵێ ڕاستە ئەگەر قسەمان لەگەڵ یەکتریە قسەمان لەگەڵ یەکترێکە لە ڕێی ئاودەستەکانەوە بەدەنگی بەرز هەمووان بێدەنگە بووین یەکێکمانە چۆ ژوورەوە لەوێ قسەیە کرد کێ چی لێ هات کێ حکومەکەی چی بوو ئاها مەسەلەن حکمی برادەکەیەکمان هەڵی هەبوو من هەڵەکەش هەر با بڵێن یەک ڕێڕەوی ئاوی با بڵێن پیسایی هەبوو لەم ژووریەکەوە تا ئەو سەری ژوورە ئەخیر بەڵام ئەوهانەوە مەسەلەن لە ژووری هەشت و بتوانی گوێ لە ژووری شەش بێن ئێمە مەسەلەن پەیوەندیمان لەگەڵ ژووری حەوت هەبوو ژووری حەوت پەیوەندی لەگەڵ ژووری شەش هەبوو ڕاستە دەنگەکە ناگەیشت بەس ئێوە لەبەرەوەی هیچ حاکمتان نەبینی هیچ شتێک نەبوو کە بیگەڕنەوە بۆ سجنەکانی ترچکوان ئایانویست مەسەلەن خەڵک زانیاری نەدەن ئەمانەی کە هێشتا هیچ محکەمەیان نەبێت بەڵێ ڕاستە بۆی نەتوانێت بزانێت چۆن دیفاع لە خۆیەکە لەبەرەوە جیان نەکردنەوە وەڵای ئێمە تێکەڵی خەڵکەکە بووینەوە بە جەنابتم باس کرد 4 مانگی ژمانەوە بەڵێ تقریبا ئەگەر زێنم هی لێم لێنەکە ئێمە یەکی 3 حکم داین وەزام ئەو کاتی کە لەگەڵ بەڕێزە چوینە محکەمە یەکی 12 بوو 21 یەکەم ڕۆژ سێ مانگ ساڵی 1970 بەڵێ کەواتە سێ مانگێک هەر سێ مانگێک ماینەوە لە ئەمنی سلێمانی دوایی هێناین بۆ ئەمنی تکریت بۆ ئیتر بردیانین ئەمنی تکریت ئەوە تەسویرەکەمان بۆ ئەوێ بوو ئەم جارە نەچوینە ئەمنی عامەت چوینە ئەمنی تکریت چەندمانەوە لەوێ 2 شەو ماینەوە حەبە کەسمان لەگەڵا بوو پیانەوە حەبەکەی دیالە نازانم مەبەستەکەت چی بوو ئەگەر بەبیرێ بێ کۆمەڵێ برادری تیا بوو ئەوان ڕۆژی دوایی بردیانن بۆ محکەمەی سەورە ئیفراش کران شەو کە هاتنەوە بەربوون یعنی یەکسەر بۆ ماڵەوە شەو کە هاتنەوە ئیتر ئەوان با بڵێن بڕیاری ئەویان بۆ دەرچوو بوو کە تەبریە بوون لە محکەمە بەرەبن ئەمرێنەوە بۆ ئەمنی سلێمانی بەرەبن من هەتا مەدالیایشی پچکۆلەم دروست کرد بوو یەکێ لەو برادرانەی کە لەگەڵ ئەو حەبە کەسەیە بوو دراوسێمان بوو وەختی خۆی ناوی کاک عەتا بوو عەتا پچکۆلیان پێوت ئەوە مایە کە بیباتۆ تەسلیمی کەس و کارەکەمی بکاتەوە بۆی بزان تا ئەو دەقەیە من ماوە ئەوە بوو بەیانی ئەوانیان برد گەڕانەوە بۆ سلێمانی ئێمەیان بردە محکەمەی سەورە ئەو ڕۆژە یەکی 3 بوو ئێمە بڕیاری سێدارەدانمان بۆ دەرچوو ئەو ڕۆژەی ئێمە چوینە ژووری سێدارە ئەو برادرانە بە خۆشحاڵیەوە هەر ئەو ڕۆژە لە سلێمانی بەریان نابوون و گەڕابوونەوە ناو کەس و کاریان یعنی ئەوان پێشەوە چوونە محکەمە بەڵێ ناڵێم ئەو ڕۆژەی کە ئێمەیان بردە ئەمری تکری شەو ماینەوە بۆ ڕۆژی دوایی ئەوانیان بردە محکەمە گەڕانەوە شەوی دوایی ماینەوە یان 2 شەو ڕۆژی دوایی کە یەکی 3 کرد ئێمەیان بردە محکەمەی سەورە و ئەوانیان گەڕانەوە وە سلێمانی ئێوە خەبەری ئەوانتان چۆن زانی کە ئیفراج بوون هاتنەوە بۆ ئەمنی تکریت لای ئەو شەوش لەگەڵ ئێمامانەوە
پێ ناڵێم برادێکم ناوی کە عتاب بوو هەر لەو حەفەکە سەدرا و سێمان بوو مەدەمەش هەنێکیانە ناسم چکە بەشێکیان لە ژووری چوار لەگەڵ ئێمە بوون بەڵێ بەداخەوەی شێک لەو هەواڵانە ئارامی سەبەڕەشیان مەشهور بوو وابزانام عەمری خوای کرد لە ماوەیە ئەوەی یەکێک بوو هەر لەو برادرانە لەو حەفە کەسەی کە ئیفراز بوون یەکسەر بۆ ماڵەوە ئەو حەفدە کەسە بۆیە پێیان جەماعەتی دیالەکاتی خۆی لە هەڵمەتی ڕەشبگیری ساڵی 85 لە سلێمانی منعتەجەولێک کرا قەدەغی هاتوچۆ ماڵ بە ماڵ گەڕان خەڵکێکی زۆریان گرت فترەی پاش ئەوە بوو پاش تێکچوونی گفتوگۆی بینی یەکێتی و حکوومەت ئیتر خەڵکەکە هەموو ئاشکرا بوون دیار بوو کێچی یەکێکی لە ماوەی ئەو ساڵ و نیوە زۆر کەس خۆیان ئاشکرا کردن بوو لەبەرەوە هەڵمەتێکرا خەڵکی زۆر گیران جا ئەو وەختە ئیتر ئەمنی سلێمانی مەساحەکەی بەشی ناکرد ئەم هەموو خەڵکە بەڵێ ڕاستە تەوزیعانەکردن لەسەر پارێزگاکانی تر ئەو کۆمەڵە بەر دیالەکەوتن فترێکی درێژ لە دیالە بوون هەر ئەوان خەڵکی تریشە بوو دوای لە ئابوغرێ بینیمەوە کە هەر لە ئەمنی دیالە بوون بەڵامی تر کە وردە ئەمنی سلێمانی کەم بوونەوە ئەوانیان لە دیالەوە هێنایەوە ئیتر هەر بە گروپی دیالە ناسرا بوون ڕاستە کاک سەلام ئەو کاتی ئەگەر بیری بێ مواجهە کرایەوە لە ئەمنی سلێمانی بۆی کەسوکاری زیندانیان ببینن لێوە بوو مێشتا ئەو کاتە نزیکی 900 کەس زیاتر بووین 900 قسوور بەدڵنیایی نازانم 40-50 بەڵام 900 تێپەڕی کرده بوو هەر 900 با بڵێن ئەگەر 900 زیندانی بوو بێن 899 کەسیان کەسوکاریان بینین کەسوکاری خۆیانیان بینی ئەوە بوو لە پەنجەرەیەک و یەکتریانە بینی بایانە کرد بەتەنها من مواجب نەکرا بەڕاستی بەڵێ بەتەنها یعنی بەڕاستی زۆر ناخۆش بوو دایکم و کەسوکارەکەم هاتبوون طبعا من کوڕێکی پورزام لەگەڵا بوو بەیەکەوە سجن بوو قەزەمانە بوو ئەو پێش من بردیان بۆ مواجەکە کە ئەو دایکم و کەسوکار و با بڵێن پورم و ئەمانە کە ئەویان بینی بوو ئەوەش پرزە ببوون دوای ئەوەی کە لە مواجەکە هاتبوونە دەرەوە گەڕابوونەوە بۆ ماڵەوە لە ماڵەوە بیریان کەوت بوو ئەو ئێمە مواجەی کاوەمان هەیە ئیتر کە کاتی هاتبوونەوە شەو درەنگ بوو دەوری سەعایەک و ئەمانە بوو مواجە کۆتایی هاتبوو ئەو بۆ من زۆر ناخۆش بەڕاستی لەناو ئەو هەموو زیندانیە بەتەنها بەز من بەڵام مواجەکە بام پێت بڵێم چۆن بوو خۆی هەر زۆر شتێکی مهم نەبوو ڕاستیەکەی هەر ینی ئینسان بەڵام خۆش بوو مەسەلەن ناوەڵا باوەڕ کە لە دوای ئەوە ئیتر ئینسان تووشی هەینە بوو ینی من هەتا وەختە وەزم زۆر باش بوو بالمناسبە ئەو ڕۆژە لە ژووری هەشت بووین شانۆگەریەکمانە کرد کاکەوە سەرپەرشتی شانۆگەری و شتێک کرد لەوێ هەر ئەم خۆی لە شانۆگەریەکەی حەمەدۆک لە هونەرە جوانەکان نا ئێستا پێ دەڵێم چی بوو هونەرە جوانەکان باشی شانۆی خوێندە بوو خەڵکی تریشمانە بوون هەندێک شانۆگەری وەختی کە لە تەلەڤیزیۆن پەخشەکرا و زۆر باو بوو لە ناو خەڵکا وەکو خولە چەخماخ و وەکو لانەوازانوانە هەندێک کەسمان لەگەڵ بوون هەر بە تاوای بە نقطە و فاریزەوە هەمان لەبەر بوو هەموو حیوارەکانیان لەبەر بوو جا لەوێ ئیتر چی بکەین باە مەسەلەن بۆ کات بەسەربەری خۆت تۆزێک لە بیر بکەی هاتین وتمان ئەمانە ئەکەینەوە ئیتر هەمومان هاتینە لایەکی ژوورەکەەوە هەر شەوەی شانۆگەریەکمان پێشەشەکە ئەو شەوە خولە چەخماخە بوو شانۆگەری خولە چەخماخە بوو من دەوری چایچەکەم بینی چایچەکە ئیتر خاولیەکەم کردو و بەبەر ئێرەمەوە لە پڕ ناوم خوێنرایەوە لە گەرمەی شانۆگەری کە ناوم خوێنرایەوە بیر منەبەوە من خاولێک بێرەمەوە کە چوومە دەرەوە کابرای ئەمن هەر سەری سۆڕما کە دەرگیان کردەوە من خاولێک بەبەر ئەوەمەوە وتیان ئەوە خاولیشی پێ یەکسەر لیان کردەوە دیان بەسەر ماوتیان پێشمانکەوە جا بۆ سەرت دانوێنی و خاولێکە بەسەر سەرتەوە بێ بۆ هیچ نەبینی بردمیان بە چەند مەمەڕێکا ڕۆشتین هەتا گەشتینە بەردەمی جامخانەیەک لەوێ ڕاوەستام وەختێکم زانی 5-6 کەس هاتنە بەردەمی جامخانەکەەوە لە بینی من و ئەوانە دوو جامخانە ینی دەنگمان ناگەیشتەیەک هەر ئەوە بایبایەکمان کرد دایکم و باوکم و نازام کەیتر بوون مام و هەنێک خەڵک بوون ئەجا من وا بزانم ئەمیست دایکم تێگەێنم کە من سەلامەتم و باشم و نازانم چه حرەکەیەکم کردو و لە دایکم وایڵم پێویستم بە جلوبەرگە چوبوونەوە خێرا جلوبەرگ و یەک نیاشتیان کڕی بۆ حاصل هەر پێشم نەگەشت لیان وەرگرتە بوون و تاو بەڵێ ڕاست
کاک سەلام ڕاستە خۆی دوای مواجەکە کە گەڕێتەوە بۆ سجن ئەو برادرانی کە من بینی من گەڕانەوە دوای مواجەکە تووشی حاڵەتێکی زۆر دەرونی ناخۆش بوون یعنی ئیتر سەر بێدەنگیەک باڵی بەسەر زیندانیەکە کێشە ئەو ڕۆژە گیرابی بەڵام لەسەر خۆشیەکەی لەوەیە بوو من حەزمە کرد بۆی کە سوکارەکەم بزانن کە من ماوم هێشتا زیندوم بۆ ئەمان خۆش بوو دەنام مواجەکە خۆش نەبوو تۆ دوای ئەو هەموو مدەیە کە سوکارەکە ببینی بەس ئەو حاڵەتەی هەبوو بۆی کە سوکارە بزانێت کە ماوی تو زیندوی من کە سوکار تاڵان دوایەوەی کە بەر بوو دایکم بۆی جێڕامەوە وتی کە هاتووینەتەوە بۆ مواجەکە مواجە نەماوە و پیان و توین مواجە نەماوە کۆتایی هاتووە ئێمە وتومانە حتمما کاوە نەماوە بۆیە نایەڵم بیبینین ئەمە حاڵەتە ناخۆشەکەی ئێستا تۆ باسی ئەوەم بۆ بکە ئەو ڕۆژەی کە لە ئەمنی تکریتەوە درانەوە بە دادگا بەڵێ وەڵا لە ڕاستیە شەو هەر ئەو پێنج کەسە بوون بەڵێ ئێمە ناڵێم ئەو حەپەک برادرەمان لەگەڵا بوون شکر ئەوان هەرەو کاتە ڕۆژی دوایی کە ئفراز بوون خۆیان حاضر کرد بۆ ڕۆژی دوایی بگەڕێنەوە یەکی 3/8 ئێستاش بیرمە ئەوان گەڕانەوە بۆ سلێمانی بردیانەوە بۆ سلێمانی ئێمەیان بردە محکەمەی سەورە لە محکەمەی سەورە خەڵکی زۆر لێبوو وەکو خەڵکێکی زۆری لێبوو بەڵێ عەرەبی لێبوو شیعە زیاتر ئێمە ینی قەرەباڵغێکی زۆر بوو ناو قاعەکە ئەو قاعەی کە دانیشتی انتیزار دەکرێتە ناوتان ناو خوێن و بچیتە سەرەوە بۆ ناو هۆڵی دادگا بڵێن بۆی حاکم ببین کە بیرمە حەڤە کەس 21 کەس 22 کەس بوون خەڵکی مەدینەی سەورە بوون ئەوانە کە سەرکەوتن نەگەڕانەوە چونکە عادەتەن ئەگەر حکمی ئەعدام بەران هەیە لە دەرگایش ترەوەیان برد ناگەڕانە نەخێر ناو قاعەکە ئەتا مؤبەد ئەگەڕایەوە ناو قاعەکە بیرمە یەکێک برادرێکی خانەقینی بوو ئەکە کەلاری بوو ناوەکەی نایەتەوە یادم نەمەناسی وابزانام لە خانەقییان لە کەلارەوە هێنابوونی بۆ محکەمە کە هاتە دەرەوەتی سپاس بۆ خوا ئەوە لێر دەستی بەدماچی کرد و دەستیا بەسەری ئەوە سەری هەڵبڕی وتی سپاس بۆ خوا مؤبەت زۆر سیر بوو بەلامەوە مؤبەت حکومرایەوە ئەو پێەکەنی و دڵخۆش بوو دوای ئەوە ئێمەیان سەرخست بۆ سەرەوە بۆ لای با بڵێن حاکم بڕیاری لە سێدارەدانمان بۆ دەرچوو حاڵەتەکە حاڵەتێکی زۆر سیر بوو کاک سەلام منم زانی خەوە کە حکومەکەی خوێنەوە عەواد بەندەر وتی بڵێن بە عەرەبیەکەی بڵێم حكمت المحكمة الثورة على المتهمين المجرمين بالإعدام شرقا حتى الموت یەکێکە ناوەکانی بەڵێ ناوەکانیشی خوێنەوە من چاوەڕێمە کرد باس لەوە بکە دوای ئەو بڕیارە باس لەوە بکە بە پێی بڕیاری ئەوەگە دابەز ئەمانە بۆ مؤبەت بڕیارەکە گۆڕێ بۆ مؤبەت بۆ چاوەڕێی وابووی نازانم ئیترە و حاڵەتە چکە ئێمە توهمەکەمان هی ئەوە نەبوو بڕیاری لە سێدارمان بۆ دەرچێ بۆیە شتەکە لای من سیر بوو حکمی ئەعدام قەت چاوەڕێ ئەومان ناکرد بەڵام ئیتر ئەوە بڕیارە دەرچوو بە بڕیاری لە سێدارەدان ئیتر تووشی شۆک بووم تووشی حاڵەتێک بووم وەسف ناکرێ حاڵەتەکە بردیانی نەدەرەوە نایانگەڕانی نەقاعەکە لە دەرگایش ترەوە بردیانی نەدەرەوە ڕیزیان کردین بە تەنیشیەکەوە ئەو مەفۆز جاسمێک هەبوو ئەگەر لە چۆ ڕیزیانکردن ژوورە چیە ئەو شوێنە هەر قاعەیە ئەو بەنە دەرەوە ساحەیەکە لە ساحەکە ڕیزیانکردین بەڵێ کەپسەکە وەستا بوو پێشەوەی سەری خەن بۆ کەپسەکە لە چۆ کەلەپچەتانەکەن هەر لەویا کە ئەو هێنە دەرەوە کە لەپچە دەکەن لە پشتەوە دەبڵێ لە پشتەوە کە لەپچە دەکەن ئەجا ئێمە ڕیز کرد بە تەنیژێکەوە بۆی کە لەپچەمانکەن و بەمان خەنەوە ناو کەپسەکە بیرمە ئەو کوڕی پورزە جوۆیە وتی جنۆیە بە عەرەبی تەڵان ئەو عەرەبیەکەی باش بوو جنۆیە وتی ئەمەکەی بڕیارە ئێمەکەی هی ئەوەی حکمی لە سێدارەدانمان بۆ دەرچێ ئێستاش بیرمە ئەو مفۆز جاسمە سمێڵی خۆی گرت وتی بێدەنگ بە پیاوێکی چاک بوو خراپ نەبوو تی بێدەنگ بە بەم سمێڵە
سمێڵی خۆی گرت وتی بەم سمێڵە ئێوە لە سێدارە نادرێن ئێستاش ئەو سوێنی ئەو برادرم ببیدرێت ئیتر سەریان خستی سەیرەوە بەڵێ ئیتر نازانم ینی چی ئەزانی چی نازانی بەڵام ئێمە قەزەکەمان زۆر سوک بوو کاکە سەلام ئێمە نەقەتلمان هەبوو باشە من تا ئێستا نایزانم قەزەکەیەوە چی بوو یان لە بیرم نەماوە باست کردووە یان نایزانم قەزێکی ئێمە تەمان ئێمە لەسەر کۆمەڵە ژیرا بوون کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان ئەم پێنج کەسەمە قەزێکەمە قەزەی لە پێشە قەزەی هینمان هەبوو تەقینەوە ئەو شتانە دوایی ئێمە 6 کەس بووین لە بیدایەتە گیرا بووین ئەو کەسیان بەرە واستەی هەبوو بەر هەرچەند احترافیشی کردبوو وەرزان استخبارات دەرچوو بوو ناوی نابم خۆش نییە کە ئەویان بەرە ئەمەیان ئیعادەی تەحقیق کردەوە ئێوە لەسەر ینی لەسەر بنەمای چی گیران تەقریر لە ئێوە درا ئێمە برادری ژیرا بوو تەحملی ئەوەی نەکرد بوو ئەو برادرە چۆن گیرە ئەو برادرە وەختی خۆی پێشمەرگە بوو لە دەرەوە باشە پێشمەرگەی حیزبی شوعی بوو هات بۆ سلێمانی تەسلیم ببوو پاش 6 مانگ مثلا پیاساکە لە بازار برادرێک کەسێک کە وەختی خۆی پێشمەرگەی یەکێتی بوو هات بۆ تەسلیم بوو بە ناوی ئازاد تەڵەنەوە خۆی بۆ باسکردین تا چەندێ ڕاستە بە نازانم بەڵام ئاوای بۆ باسکردین وتی بە بەرازیلیەک ئێمە لە جادەی توی مەلیک پیاسەمە کرد کاوبۆم لە چاکەتی و پانتۆڵی کاوبۆم لە بەرابوو زنجیر و شتی زۆری پێوە بوو تێوەگەم نەزانی بەرازیلیەک وەستا وتی یەکسەر وتی ئەو ئازادە بەناسی وتی چکە لە پێشمەرگایەتیە بینی بووم نەمزانی بوو بۆ ئێستەقبارات وتی یەکسەر پلی گرتم وتی وەرە خوێڕی ئەوە چێکەی لێرە تی سەری خستم و بردیانم بۆ ئەمنی سلێمانی ئیتر لە ئەمنی سلێمانی نەیوێرا بوو بڵێ من شوعیم و پێشمەرگە بووم ویان هاتوومەتەوە تەسلیم بوومەتەوە بەڵێ پێشمەرگەم تەسلیم بوومەتەوە لیان نابوو بەڵاخر بەڕسمی تەسلیم بوو بۆ ینی مەسەلا بەڕسمی تەسلیم بوو یعنی وەرەقەی هەبوو باش ئیتر مثلا لە ئەمن نێتوانی بڵێ من تەسلیم بوومەتەوە ئیتر دیارە ترساوە ئەو شتانی ڕەنگە هەنێک قوانین هەیە من هەرتاگەر من دەستوری عێراقیم بەزانێ نەمەیەش بێم بچمە محکەمەی سەورە و ئەعدام کرێم کاکە سەلام چکە دەستوری عێراقی ئەگەر ئینسان شارەزای بێ کۆمەڵێشتی باشی تیابوو مادەی باشی تیابوو بەرحاڵ ئەو شارەزایی نەبووە و ترساویشە ئیتر لە تاوتوی تەزیبی کۆمەڵە چێ ناسی چێ ناناسی چێ لەگەڵە ناوی ئێمەی بەربوو 5 کەسە 5 کەس ئیترەوە بوو ئێمەیان گرت یەکێ ناڵێم لەو برادرانە ئیستیخبارات دەرچوو بەریاننا ئێمەیان ئیعادە کردەوە بۆ تەحقیق جاریشتر بەهۆی ئەو برادرەی کە بەرازات کرا چونکە عادەتەن ئەگەر جەنابر شارەزای تۆ ئەگەر ئەم 5 کەسە ئێمە بچوینایەتە محکەمەی سەر هەر بە هەمان قەزیەوە ئەمان توانی بڵێن کاکە ئێمە 6 بووین برادرێکمان بەواستە بەررا ئەمە خەتەری بۆ چێ دروستە کرد بۆ سەر وەزابط تحقیقی کە لە سلێمانی تحقیقی لەکرد ئەو کاتە ئێمەش ریفراجە بووین بەرحاڵ ئێمەیان ئیعادەی تحقیق کردەوە ئێمە کاک سەلام قەزەی یەکەممان بەیاننامە و با بڵێن وەکو تەنزیمی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان بەیاننامە و شتمان بڵاو کردەوە قەزەیەکی تریشمان هەموو لەگەڵەوەی مەسەلەن من و یەکێک لەو برادرانە ڕۆمانەمان هەڵاوەتە ناو ئیڤایەکەوە ئیڤاکە ڕۆیشت و ینی تەقیوەتەوە بەڵام کەسی نەکوشتۆ پیرێژنێ بەرکەوتووە ئەمە هەبوو جا بەڕاستی نەخێر هیچ هەڕووی نەدابم نەخێر ئەمە کاتێک کە ئەو برادری کە ئێمەی بەگردا ئەم قەزایانەی بۆ دروست کرد بوون توی ئەم دوانە ئاوایان کردووە ئەم دوانەی تریش تەقال لە نەجدە کردووە باشە ئەمەیان نووسی بوو سەپان بوویان بەسەر تەقال لە نەجدە کراوە نەخێر نەمە بەستم ینی ئەم شتانە هیچی ڕووی نەدابوو نەخێر هیچی ڕووی نەیاوە ئێمە هیچ ئەسڵەن کاکە سەلام ئێمە هیچ پەیوەندیەکمان بۆ برادرەوە نەبوو کە ئەترافی لەسەر ئێمە کرد بەڵام جەنابەت ئەزانی کە کەسێک اعترافە بەسەرەوە بوو هەتا ماوە وازە لێ نایەن من بۆ نمونە ئێستا حەزەکەم باسی ئەوەیان لێ بۆ بکەم کە دوای ئەوەی ئیعادەی تحقیق بووینەوە چی ڕوویە کە ئیعادەی تحقیق کراینەوە دوای ئەوەی ئەو برادرە ئیستیخبارات دەرچوو بەریاننا یەکەم کەس بنیان بان کرد لەسەر ئەرزەکە دایانیشانم بیرمێ زۆر سارد و سەرما بوو هەڵە لەرزیم زابتەکە دانیشت بوو چای خوارد ئەگەر بەبیرم بێ
ناوەکەی بێتەوە یادم باسیەکەم ئەو زابتە وتیە چیە سەرماتە کارەبا و لێبم کارەبا لێبم گەرمەکەمەوە دوای ئەم هەموو 6 مانگ کە لە شێخ مەسەلەن هەتاو لێی ناوە و پێستە نەرم بووەتەوە هەم دیسان لێو بنەوە زۆر قورسە کاکە سەلام ڕەنگە هەموو پێستەکانە هەڵوەرێ بەقامچی لێ دنیا کارەبا لێبن ئەبووریتەوە ڕەنگە جەڵدەش لێتدا لەبەرەوە من ترسام بەڕاستی وتم نەخێر سەرمام نییە وتی دەباشە بۆم باسکەرەوە لە بیدایەتەوە ئێوە چینی وتم سەیدی بەڕاستی پێوە بڵێم ئەتوێت ڕاستی بڵێم یا درۆ لەگەڵ بکەم ئەگەر ئەتوێت درۆ لەگەڵ بکەم هەر هەمان ئەو بابەتی کە پێشتر باسمان کردو هەرەوەی ئەگەر توێت ڕاستیش پێ بڵێم ڕاستی چیشترە چی نا مەترسە نە لێ دێم نە هیچ بەڕاستی پێم بڵێ وتم جواب بگرە سەیدی وتی بەڵێ طبعا هەر بە عەرەبی تەرجەمەم نەبوو هەر من و ئەو بووین بەڵام ئەی نووسی پێم وتم لە ناو حیزبە کۆمەڵی ڕەنجەرانە دوو ئیتیجا هەیە یا دوو شێوە هەیە بۆ تەنزیمی یەکیشیان ئیعلامیە ئەوی تریان اختیالە لیژنەی ئیعلام هەیە لیژنەی اختیال هەیە ئێمە لیژنەی اختیال نەبووین تا ڕمانە بخەینە ناو ئیڤا و تەقە لە نەجدە بکەین وتی وتم ئێمە لیژنەی ئیعلام بووین لیژنەی ئیعلام بەس ئەوەی لەسەرە خەڵ ڕاکێشەوە حیزب و بەیاننامە بڵاو کاتەوە ئێمە مجرد بەیاننامەمان بڵاو کردێتەوە سەریشی ڕاوەشاوتی یعنی ئاوایە وتم بەڵێ ئێمە بە هیچ شێوەیە ئەوانی کە پێشووتر باسمان کردووە لە ژێر لیان و لە ژێر ترس و ئەو برادرە کە بەسوولمانە تامان ئێمە ئەو برادرەمان کردبوومە مەسوولی خۆمان بۆی کەسی تر بەژیک بەگرنین یعنی وامان نەکردە زۆریان لێ کردینە بۆ ئای خەڵکی ترمان توش کردە لەبەرەوە ئێمە من تەکبیرم بۆ برادرەکەر ئەگەر وتیان مەسوولەکەی چییە بڵێ فڵان کەسە ئەوەی کە بەگرتی یاوین تاقا نامەوێ ناوی بێنم ئەوە بوو نووسی وتی وەرەی مزایک کە منیان بردەوە بۆ ژوورەوە یەکسەر لە ناو دەرگاکەوە ناوی یەکتراخێنەوە وتم پەشیمان بنەوە لەو تەقەکردن و لە نەجدە و لەو ئیڤا بەس اعتراف لەسەر بەیاننامە بکەن ئەو چوە دەرەوە هەتا ئەویان برد یەکیان بردین هەر پێنجمان بێکەوە بووین طبعا هەتا ئەویان برد من بە ئەمانی ترم تێگەیان ئەوە بوو قەزەکەمان بوو بە قەزەیەکی ئیعلامی بەو هینەی لای ئەو زابتە پاشان هەر پێنج کەسیان بان کردینەوە چونکە بۆی جاری تر بمان بن بۆ لای حاکمی تەصدیق و جەناب دەزانی تەصدیقە کە تۆهمەکەمان نووسراوە تەصدیقیکە ئەوەی کەوتمانە یەکێ لەوانە ئەو پرزایی خۆم بوو پەشیمان بوو لە هەموو شتێ توی من هیچ نیم ئێمەی ڕیز کرد ئەو زابتە لە منی پرسی وتی تۆ چیت وتم من تەنزیمی وتی ئەی پرسەکەم ناوی باسمە وتی ئەی باسم تم تەنزیمی نییە لەگەڵ ئێمە نییە ئێمە نایناسی بەوی تری وتی باسم چییە وتی هیچ نییە وتی ئەی خۆ وتی تەنزیمی لە هەر پێنجمانی پرسی بەتەنها ئەوەی کە ئێمەی بەگردا بوو ئەو مسر بوو لەسەری وتی بەڵێ تەنزیمیە بۆیان نووسی اعترافی نەبوو پرساکەی من هاتە لەگەڵ ئێمەشا هاتە ژووری عیدام جا بۆیە هەر لە بەغدا ژیا بووە بەڵێ 20 ساڵ ماڵیان لە بەغا بوو کوردەکەشی باش نەبوو کوردی باش بوو یعنی چکە لە ماڵەوە بە کوردی قسەیان کرد بەڵام زمانی ئیگرت تۆزە زمانی فز بوو ئەوە بوو مشکلەکەی بەڵام ئەو کوڕە یعنی هیچ اعترافێکی نەبوو کەچی لەگەڵ ئێمە هاتە ژووری عیدام حکمی لە سێدارەداری بۆ دەرچوو ئەجا بۆیە لەبەر کە لە محکەمە هاتی دەردەرەوە وتی من احترافم نییە محقول نییە بچمە ژووری عیدام من هیچ اعترافێکم نەکردووە بەڵام ئەوە بوو ئەبوو جاسم دەستی بەر بۆ سمێڵی و سوێنی خوارد کە لە سێدارە ناتری باشەکەەوە گیان دوایی لە ئەڵقەی داهاتوو تەواویەکەین کە لەو ڕۆژەوەی ئێوە لە محکەمەوە کە لە بچیان کردن بردیان بۆ ژووری عەدام بۆمان باسکە کە لە ژووری عەدام چیتان بینی زۆر باش کاتێکی خۆش بە هەموو لایەک